لە سلێمانی 2 کەس بەهۆی تەقەکردنەوە دەستگیر کران. لە ماوەی 1 ساڵدا لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان 56 هاوڵاتی کورد لە سێدارە دراون. حکوومەتی عێراق ڕەتی کردەوە دەستکاری بەهای دینار لە بەرامبەر دۆلاردا بکات. سڵاوتان لێبێت، هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. لە سلێمانی 2 کەس بەهۆی تەقەکردنەوە دەستگیر کران. بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگای سلێمانی ڕایگەیاند. مەفرەزەکانی بەشی پۆلیسی نەهێشتنی تاوانی سلێمانی ئەو دوو تەقەکەرەیان دەستگیر کردووە کە لە ناو شاری سلێمانی و شاخی گۆیژە تەقەیان کردووە. باز لەوەش کراوە لە کاتی دەستگیرکردنی تۆمەتبارەکاندا دەستگیراوە بەسەر ئۆتۆمبیلێکی بێ سەرەتا و چەکێک لە جۆری دەماچە کە بە تۆمەتبارەکان بووە. پۆلیسی سلێمانی ئاماژەی بەوەش کردووە هەردوو تۆمەتبارەکە بە بڕیاری دادوەر ڕاگیراون و لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت. لە ماوەی 1 ساڵدا لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان 56 هاوڵاتی کورد لە سێدارە دراون و زیاتر لە 500 هاوڵاتیش دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتێکی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو کە ڕێکخراوێکی کوردی تایبەتمەندە بە تۆمارکردنی پێشێلکاریەکانی دژ بە مافەکانی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی ساڵی ڕابردوودا لە ئێران لانیکەم 56 هاوڵاتی کورد لە سێدارە دراون و زیاتر لە 500 هاوڵاتی دەست بەسەر کراون کە 149 کەسیان حکومی سێدارە و بەندکراون و لێدانی قامچیان بەسەردا سەپاوە. راپۆرتەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە لەو ماوەیەدا 238 کۆڵبەر و کاسبکار و 36 هاوڵاتی مەدەنی کوژراون و بریندار بوون و 41 هاوڵاتیش بەهۆی تەقینەوەی مینەوە بوونەتە قوربانی و 22 بەندکراویش لە بەندیخانەکانی کوردستان گیانیان لەدەستداوە. ساڵانە لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بە هۆکاری سیاسی و چەندین هۆکاری جیاواز حکوومەتی ئەو وڵاتە چەندین هاوڵاتی کورد دەستگیر دەکەن و ژمارەیەکی زۆریش دەبنە قوربانی. حکوومەتی عێراق ڕەتی کردەوە دەستکاری بەهای دینار لە بەرامبەر دۆلاردا بکات. وتەبێژی حکوومەتی عێراق لە میانی لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. هەلی ئەوە لە بەردەست ئەنجومەنی نوێنەرانی عێراقدایە بەهای دینار بەرامبەر بە دۆلار بگۆڕن، بەڵام ئێمە پابەندی جێبەجێکردنی نابین. حەسەن نازم باسی لەوەش کرد حکوومەت پابەند نییە بە جێبەجێکردنی ئەو گۆڕانکاری لە نرخی دۆلاردا دەکرێت چونکە ئەوە پەیوەندیدارە بە حکوومەت و بانکی ناوەندی عێراقەوە. لە ئێستادا پرۆژە یاسای بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2021 ئامادەیە بۆ دەنگدان، بەڵام بەشێک لە پەرلەمانتارانی عێراق دەیانەوێت گۆڕانکاری لە بەهای دینار بەرامبەر دۆلاردا بکەن. تورکیا دەیەوێت سنووری پارێزگای ئامەد لە باکووری کوردستان بچووک بکاتەوە. بە پێی راپۆرتێکی ڕۆژنامەی زەمانی تورکی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی ئەو وڵاتە ڕۆژی 20 ئەم مانگا بڕیارێکی دەرکردووە و تیایدا ناوچەکانی سەر بە ئامەد بخرێتە سەر پارێزگای موژ. با پێی بڕیارەکە ناوچەی چانیایلای سەر بە شارۆچکەی کولوب دەخرێتە سەر پارێزگای موژ. هەر لەو بڕیارەدا ئاماژە بەوە کراوە گواستنەوەی ئەو ناوچەیە بۆ سەر پارێزگای موژ بە پێی مادەی 2 یاسای ئیدارەی پارێزگاکان بڕیاری لێتراوە. هەرشاد بن.